بەڕای من هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەڵگەی ئێمە زۆر بەکارێت و لە هەمان کادا تێکەڵ بۆ لەگەڵ نەریت و تێکەڵ بۆ لەگەڵ عادات و تەقالیدا و کۆمەڵگای ئێمەش زۆر بەم دوو شتەوە خۆی گرتووە و زۆر بەکارێنێ بەڵام هۆکارەکەی ئەوەی ئافرەت کە خۆی نەدۆزێتەوە کە ئەترسێ چۆن ڕای خۆی دەربڕێ یان تونند و تیژی بەرامبەر بکرێت کۆمەڵگاکەمان واتە بەهەڵە ئەم دووشتە ئاین و نەریت شیعکاتەوە و زۆر جار تێکەڵێکات ئەمەشە بێتە هۆی هۆکاری تونند و تیژی بەڕای من. به نظر من خب اینا محدودیت‌های جغرافیایی هستن که واسه ما به وجود میاد. با تمام این محدودیت‌ها باز فکر می‌کنم این زنا هستن که خودشون میتونن حق و حقوقشون رو بگیرن و بخوان طلب کنن حقشون رو و نذارن که حقی پایمال بشه. تا خودمون نخواسته باشیم قرار نیست که حقی به ما داده بشه. لە ئێستادا حڕیەت لە بۆ ئافرەتیان کەسیان هەشتێک زیاتر بۆ لە چاودار پێشتر زیاتر لە بە قسە و ئەو شتانە یاخود شتی ینی باڵن عەشایر و ئەو شتانە زیاتر تونند و تیژی بەرامبەر بە کچان بەکاردان ئافرەتان بڵین حڕیەتیان کەمتر بوو لە ڕووی برێ چوونە دەرەوە و یان هەر بابەتشتی بەڵام ئێستا کوبرێ دنیایەکە زیاتر پێشکەوتووە خەڵک مێشتی کراوەتر بووە لەبوو ئەوەی کە حڕیەتی بداتە ئەو ڕەگەزی مینی چوونە دەرەوە و بەکارهێنان سۆشیال میدیا و یان هەر بابەتێکی لە چاوجاران ئەم پێم وایە کە شتەکان کەمتر بووە.